بینەرانی عزیز سڵاوتان لەبێ من یادگار فایقم لە ئێستەوە تا نزیکی کاتژمێر 4 لە ئەگەڵتانە بم بۆ قسەکردن لەسەر دوو تەوەری تا ڕادەیەک جیاواز بەڵام لە چەند خاڵێکە یەکەگرنەوە و پەیوەست ئەبنەوە بە یەکەوە لە تەوەری یەکەمماندا میوانداری دوو بە ڕێزمان کردەوە قسە لەسەر دۆخی ئێستای کەرکووکەکەین و قسە لەسەر ئەوواکرێ ئەکەین کە ئەوترێت کەرکووک هەرچەندە هەندێک جار وەکو کلیلی چارەسەری کێشەکان سیر دەکرێت بەڵام بەشێکی زۆری ململانی حزبیەکان لەوێدا چڕتر دەبێتەوە و دوجاریش ببورن هاوڵاتیانی شارەکە باجی ئەم ململانەیە دەدەن و لە ئێستاش دەباس لە واکرێکە دیسانەوە هەر لەوێەوە بازرگانی لەگەڵ داعش بوونی هەبووە و کراوە و لە ئێستاشدا بەدواداچوونەکرێ بۆ مەسەلەی ئەمە چییە و ئەبێت چی بکرێت و ئەبێت سزای ئەو کەسانە چۆن بدرێت و چۆن دەکرێت کە ڕێگری لەم کارە بکرێت بۆ ئەم تەوەرە میوانداری دوو بە ڕێزمان کردووە کاک ڕێبوار حەمەد ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی هەروەها کاک عەبدوڕەحمان عەبدوڵڵا پارێزەر بە خێراتنی هەردوو لاتانەکەم سەرچاومان هاتن و ئەوەشتان پێ بڵێم کە لە تەوەری دووهەمماندا لە دوای کاتژمێر 35 دقیقە لەگەڵ دکتۆر ئاراس فەتاح قسە لەسەر تیرۆر و تیرۆری سیاسی و تیرۆریزمی نوێ و هەروەها داعش و هاتنی داعش و لێکەوتە و داهاتووی ئیسلامی سیاسی لە ناوچەکەکەین هیوادارم لەگەڵمان بمێننەوە. کاک عەبدوڕەحمان بۆ سەرەتا و دەستپێک دێمە لای جەنابتان تۆ لە ناو کەرکووکدا ئەنیشی ئەمەوێت ینی سەرەتایەک یاخود وەکو چوونە ناو باسەکەەوە لە ئێستادا دۆخی کەرکووک چۆنەوە دۆخی ئەمنی کەرکووک چۆنەوە هاوڵاتیان چۆنە ڕوانە دۆخەکە و ڕایان چیە سەبارەت بە داهاتووی شارەکە. بەڵێ سواس دیارە من سەرەتا حەزەکەم قسە لەسەر ئەوە بکەم لە خلالی 11 ساڵی ڕابردووە کە لە دوای سقوتی سەدام حوسێنەوە دیارە ئەو تەجروبەی لە کوردستانە هەبوو کە یەکێتی و پارتی پێشووتر لە ساڵی 1991 و لە ساڵی 1992 کە حکومڕانیان گرتە دەست بەڕێوە ئیدارەی هەرێمی کوردستانیاندا ئەو تەجروبەی کە لە کوردستان هەبوو هاوریانە کەرکووکەوە لە دوای سقوتەوە یەکێک لە هەرە مشکلەکانی ئەم شارەی ئێمە بە حیزبیکردنی شارەکە بوو و ئەو تەجروبەیە وەکو باسم کرد هاتە کەرکووکەوە هەموو ئەو دام و دەستگایانەی حکوومەت هەمووی بە حیزبیان کردن یعنی ئەو فتی وەفتیە ئەو 50 کە پێشووتر یەکێتی و پارتی لە هەرێمی کوردستانە کە ئیدارەیەکی چەنێ خراپ و قێوەزن و کە شەڕی ناوخۆشی لێکەوتەوە لە دوای هەموو شتەکانەوە 2000 هاوریانە کەرکووک ئەمە یەکێ بوو لە مشکلە هەرە ئاساسیەکانی کەرکووک بە درێژایی تاریخ بە درێژایی ئەم 11 ساڵی کە باسم کرد ئەم 11 ساڵە ئەبینن تێیدا چەندین تەقینەوە چەندین کاری خراپ و ناخۆشی و خەوەژی لە کەرکووک ئەوترێت بوونی فرە حزبی و بوونی ململانێ بە نێوان حزبەکان ئەمە بەڵگەیە بۆ ئەوەی ئەو ناوچەیە یاخود ئەو جێگەیە بە شێوەیەک لە شێوەکان یەکێک لە پایەکانی دیموکراسی تیادا جێکراوەتە و تیادا ممارەسە ئەکرێ کەواتە بۆ نائاسایی گەر ئەم تەجروبەیی هەرێمی کوردستان هاوردە بکرێت و ببرێت بۆ کەرکووک وەکو خۆت وتت یان ئەگەر پێت وایە کە کاریگەری سلبی بووە و خراپ بووە کاریگەریەکانی چییە لەسەر کەرکووک وەکو شار و لەسەر هاوڵاتیانی شارەکە. ئێمە قەناعەتمان وایە ڕاستە ینی بە درێژای وەکو باسم کرد ینی ئەو تەجروبەی کوردستان دوو لایەنەی هەبووە ڕاستە کوردستان وڵاتێکە موقعێکی جوگرافیای تایبەتی هەیە هەموو دنیا چاوی تێک بڕیوە و ئەمەلی هەموو وڵاتانی ئەوروپا و دنیا لەم هەرێمەیە هەیە بە حکمیەوەی هەموو پێکاتەکانی کوردستان هەر لە هەمووی تێدایە و جەوێکی کەشوهەوایەکی تا حدێک ئەوەی تێدا بووە بەڵام ئەم دوو حیزبە کە قسەمان لەسەری کرد بە درێژایی تاریخ شەڕی ناوخۆیان دروست کرد خۆتان نەزانن یەکێک لە خەتەرترین بڤەترین ترسناکترین سەرەتانترین شت بۆ میلەتێک کە بتوانێت نەگا بە حقوق و مافەکانی خۆی شەڕی ناوخۆیە یعنی ئەمە معادلێکە ئەمە هات گوازرای ناوخۆ لە شەش ڕوئەدات کەرکووک لە دوای 2023 بە فعلی کورتایە وجودیە بێت ئێستاکەش ئەگەر تەماشاکەین ئەمە ماوەتەوە وەکو وتم ئەو فرسەتانەی کە لە کەرکووکە هاوریانە کەرکووک فرسەتی زۆر باش بۆ کەرکووک بۆ کەرکووک و ناوچە دابراوەکان هاتە پێشەوە بەڵام لە ئەنجامی ئەم حیزبی بوونە نەتوانرا سەیترە بکەینە سەری بە هاتنی داعشەوە ئێوە تەماشا دێنە سەرەوە باس سوپاس دەکەم من دێمە وڵات کاک ڕێبوار دووبارە بەخێر بێی سەرچاواتی هەر لە قسەکانی کاک عەبدوڕەحمانەوە بچمە ناو باسەکەەوە ئاماژەی بەوەدا کە بردننی ئەو تەجروبەی حزبایەتی یەکێتی و پارتی بۆ کەرکووک کاریگەری سلبی لەسەر شارەکە داناوە وتیشی کە بڵین ڕاستە شتی باشی تێدا هەبوو بەڵام زیاتر لایەنە خراپەکان زاڵبوو و شتی خراپ لە شارەکەدا بەدیکراوە و تەنانەت بردیە باسی داعشیشەوە من نامەوێت جارێ لەسەرەوە قسە بکەین ئەمەوێت لەسەر ئەمەیان قسە بکەین پێت وایە کەرکووک
لە ژێر دەسەڵاتی یاخود لە ژێر هەیمەنەیەکێتی و پارتی بەو شێوەیە خراپی بەسەرهات بێت. بەناوی خی گەور و میهرەبان من بەڕای سوپاسم بۆ جنابتان طبعاً حقیقەتەن یانیەوەی کاک عەبدوڕەحمان ئاماژەی پێکرد ئێمە بێ لێرەوە دەست پێ بکەین یعنی ڕاستیەکەی ئەوەیە کە ئەزمموی دوو ئیدارەی ئێمە گیانی تاڵترین ئەزمونمان لەگەڵی هەیە دوو ئیدارەی تا ئێستاش ینی لە جونگەکانی دەستەڵاتی حکومڕانی لە هەرێمی کوردستان گرتووە ئێمە گەر ڕەنگە لە زۆرینەی میدیاکان و بە شاشەکەی ئێوە شۆک NRT زۆرترین بەرنامە لە خلالی ساڵانی ڕابردوو لەسەر اتفاقی استراتیژی و لێکەوتەکانی و کە یەکێ لە لێکەوتەکانی ئەم دوو ئیدارەیە بووە ینی کە ڕێککەوتون لەسەر دوو ئیدارە کە تا ئەم لە حزێشکە من هیچ گومانێکم نییە کە ئێستاش حکوومەتی بنکە فراوانی هەرێمی کوردستان بە مشارەکەکردنی هەر 5 حزبەکەوە بەقوڵی دوو ئیدارەی لە جونگەکانیدا هەیە ئەمە کە چووە کەرکووک قوربانی گەورەتریدا بۆچی چونکە واقعی کەرکووک ئەگەر لە عینوانی بەرنمەکەی جناب تۆ دەست پێ بکەین کەرکووک چقی ململانەکان جارێ کەرکووک بەر لەوەی چقی ململانەکانی هێزولایەنە سیاسی کوردەکان بی چقی ململانەی کورد و عەرەب بووە کەرکووک چقی ململانی نەتەوەکانی عێراق کراوە یارمەتیم دە کەرکووک ئەو شارە بووە کە ڕەنگە لی شۆڕشەیەک لە دوای یەکەکانی کورد زۆربەی هەرە زۆری بەوەی کە کەرکووک نەگەڕاوەتەوە سەر هەرێمی کوردستان شۆڕشەکان نەگەشتونەتە نەتیجە بۆیە ئەگەر لەمەوە بێ بیهێنینەوە بۆ ئێستا بینە سەر ئەو بەرەنجامی ئێستا پێی گەشتوین فعلەن 11 ساڵی ڕابردووی حکومڕانی ناوچەکانی دەرەوەی هەرێم کە کەرکووک ڕەنگە استراتیژی ترین و حساسترین مووقعی بێ هەمووی دوو ئیدارەی چۆتە جونگەکانی و فعلەن ئەم دوو ئیدارەیە زەرەری گەورەی بەر کورد گەیان زەرەری گەورەی بەربەر دانیشتوانی ئەو ناوچانە گەیان لەوەش خراپتر بە بڕای من هیچ متمانەیەکی نەدا بەوانەی کە نەگەڕێنەوە ئەسڵەن زۆرینەی کوردەکانمان نەگەڕانەوە ناوچە جێناوکان بۆ چونکە متمانەیان نەبوو بە دەسەڵاتی خۆماڵی بۆیە فعلەن تا ئێستا لەگەڵ ئەوەش کە مەترسی ڕوئەدا هەمیشە ئێمە مەترسەکان گەورەترە بینین کا یادگار ئێستا کە مەترسی لەسەر ناوچە جەناو کە مەترسی لەسەر هەرێمی کوردستانیشێ ئەنجا ئەزانین کە ئێمە چەند لێکترازاوین ئەنجا ئەزانین کە حکومڕانی کوردی چەند نامەوفەق بووە لە ئیدارەدانی وڵات. کاک ڕێبوار خۆشت ئاماژت پێدا ئەوترێت ینی مێدیاکان بە شێوەیەکی بەردەوام قسەیان لەسرم مەسەلانە کردەوە ئێمە زۆر جاریشکە لە دەرەوە ئەمان بین و لە ناو کۆڕ و کۆمەڵە پێماڵێن تاکەی قساکەن ینی مەبەستیان ئەوەیە ینی کەس گوێتان لێ ناگرێ یەکێتی و پارتیش بە بەردەوامی ڕاگەیاندن و ڕاگەیاندنی ئەهلی بە دەرەجەیە قسەی لەسەر ئەدایان کردووە قسەی لەسەر خراپی ئەم اتفاقیە کردووە ئەوە تا ئێستا وترێت اتفاقیەکە بە شێوەیەک لە شێوەکان دیسانەوە زیینوە کرێتەوە ینی ڕۆشن بیرمانەیە خەڵکمانەیە نووسیوێت یەڵێدا بە ئەبێت ئەو گیانەشی تیای ماوە نەیهێڵن و بمرێنرێت بە تەواوەتی بۆچی گوێ ناگرن من باوەڕم وایەجارێ لەوە دەست پێ بکەین کە میدیا وەقسەکردنی میدیا وەقسەکردنی میدیاکاران وەقسەکردنی سیاسی معارزەکانیش وەقسەکردنی هێز و لایەنە سیاسیەکانی کەش کاریگەری زۆری بووە و ئەمەی کە ئێستا پێیگەیشتوین ڕەنگە گەر کۆی کەینەوە بەرەنجامی هەوڵی هەموو لایەک بێ حتا لە ناوخۆی هەرێمی کوردستان کە هەنگاوەکان هەن و جارێکی کە بێشک کوردستان ناگەڕێتەوە دواوە ناگەڕێتەوە ئەوەی کە جارێکی کە دوو حکومڕانی خۆیان گەشتونەتەوە قەناعەتی کە ناتوانن ئاوە ئیداری هەرێمدن ئەبێ لەگەڵ شەریکەکانیان لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکانی کە باوەڕ بەوە بێنن کە ئەبێ باوەڕ بەوە بێنن کە ئەم وڵاتە بەفرەیی وەکو چۆن بەفرەیی بەڕێوە ببرێەوە هەموو لایەنەکان ئەبێ هەمووشمان باوەڕ بەوە بێنین کا یادگار کە تا ئێستاش ئێمە زۆرینەی هەرە زۆری لایەنە سیاسیەکان ئەڵم نەیتوانیوە بەرژەوەندی تەسکی حزبایەتی زۆر جار تەجاوزکە لە پێناوی بەرژەوەندی باڵاکانی گەل لە پێناوی بەرژەوەندی باڵاکانی میلەتەکەمان کە ڕەنگە یەکێ لەوەی کە ئێمە بەرژەوەندی باڵاکانمان پێش نەخستۆتە هێڵی پێشەوەی استراتیژی سیاسی لایەنە سیاسیەکان ئەوەیە کە ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان تا ئێستاش قوربانی ئەدەن بە کەرکووکیشەوە ئەگەر هێز و لایەنە سیاسیەکان لە ناوخۆی هەرێمی کوردستان بە یەک دەست و بە یەک ئاراستە کار بکەن کە واقعی ئەو ناوچانە جیاوازە ئەگەر کە عەبدوڕەحمان ڕەنگە کە خۆی دانیشتووی کەرکووکەوە و کەرکووچیەکان و خەڵکی ناوچەکانی دەرەوەی هەرێم ئەگەر ئەوان قسە لەسەرکەن باشتر لە ئێمە ئەتوانن ینی حەق بە چۆنەڵێ معاناتەکانی خۆیان لەو ناوچە سپاس دەکەم کاک ڕێبوار بێگومان دێمەوەلات کاک عەبدوڕەحمان دێمەوە لای تۆ بە لەبەر چاوگرتنی قسەکانی کاک ڕێبوار یعنی ململانەی حزبایەتی لە کەرکووک تەنها لە نێوان یەکێتی و پارتیە
یان بە شێوەیەکی تر پرسیارەکەم بکەم هەیمەنەی حزب تەنها دوو حزبە لەوێ یاخود حزبەکانی تریژ وجودیان هەیە یان بوونیان هەیە و گوێیان لێ ناگیرێت و ڕاشیان لە بەرچاو ناگیرێت. بڵێ دیارە سەرەتای چێتی و پارتی ئەم حیزبایەتیان کردووە و خۆتە زانی کەرکووک پێکاتە و تەرکیبەی کەرکووک کۆمەڵی قەومیات و ئەقەلیاتی تێدایە و هێزە ئەوەی کەوانەتەوەی سەرکی وێ لە کەرکووکە کووردە عەرەبە تورکمانە مەسیحیە کلدە ئاشوورە سریانە یان یەکێ لەو ئەوەی کە ئێمە باسی یەکەین حیزبایەتی کردنی بینی یەکێتی و پارتی بووە مسەبیبی ئەوەی کەوا حیزبەکانی کەش یعنی ئەو سوورەتێکی وا پیشاندرا لە خلالی ئەو 11 ساڵی کە باسمان کرد بووە مسەبیبی ئەوەی ئەو پێکاتانە بە شێویی تەبیعی نەبن. مەسەن ئێمە هیچ کێشەیەکمان لەگەڵ تورکمانە بە درێژایی تاریخ لەو کەرکووکە ئەگەر لە ساڵانی هەرە کۆنابوو بێت کەیس ئاسەوارێکی نەبووە بەڵام ئەبینی تورکمان ڕەنگە سوورەتێکی کەی لابێ لە ئەنجامی ئەو سکراهەیە لە ئەنجامی اونە یان لایەنەکانی کەش مەسیحیەکان تورکمانەکان بۆ وایە لە ئێستادا پارێزگاری کەرکووک کووردە و ئەوترێت ینی بەعترافی بەشێکی باشی لایەنەکان ئەوتێت خزمەتی کردووە سەر ڕای تێبینیەکان. ئەم خزمەتە وەکو بۆ کوردیەک بووە بۆ عەرەبێک نەبوو بۆ تورکمانێک نەبوو بۆ ئاسووریەک بۆ یەکێکی تروانە بۆ هەموو لایەنەکانی بەڵام ئێمە پێم کەواتە بۆچی ئەم سوورەتە ناشینە چۆنە مەسەن کەرکووک یەکێ لە هەرشتا ئەساسیەکانی ئەوەیە کە ئەمنیەتی بپارێزرێ کە ئەمنیەت لەو شارەیە بەرقەرار بێ لە ئەنجامی دروستبوونی ئەم دوو حیزبەیە دوو ئاسایشە دوو شورتەیە دوو دەستگایە دوو باقی شتەکانی کەیە کەرکووک حاڵەتێکی ناتەبیعی نەبوونی ئاسایشێکی سەقامگیر ینی هاوکێشەیەکە بە نسبەت هەموو عێراقەوە تەواوە خۆ لە بەغاش وایە خۆ لە باخ و بەش وایە خۆ ئەوە موسڵمان بینی هەر بەجارێک کەوت ها بۆچی ئیلا ئەبێت بوونی تەقینەوە و بوونی یعنی کوشت و بڕ لە کەرکووک هۆکاری یەکێتی و پارتی بن هەست ناکەن ئەم شیکردنەوەیە بە شێوەیەک لە شێوەکان نامەنتقی بێ لە کەرکووکە ناکرا وابواە لەبەر ئەوەی کورد هەموو چاوی لە کەرکووک و ئەو ناوچانەیە ئەکرا چۆن بووە ئەکرا بە شێوەیەکی کە بواە ئەگەر حیزبایەتی و بە موەسسە بکرایە دام و دەستگاکان و یەک شورتە یەک ئاسایش یەک ئیشی تیا بکرایە و هەوڵی پلانێکی وا دابڕێژرایە بە هیچ شێوەیەک نەهێدرایە کەرکووک ئەوەی کەوا لە کەرکووک احتیمامی باشی پێ بدرایە لە حکومەت یاریێمی کوردستانەوە ئێتیمامی باش بە کەرکووک بدرایە هەم لە ڕووی حکومەتەکەەوە هەم لە ڕووی ئەو با بڵێن ئەو نێنەرانەی کە چوونەتە بەغا لە بەغایە مەسەرەن وەزیرەکان ئەندام پەرلەمانەکانمان هەر یەکە بە شێوەیەکی ئیشمان لەسەر کەرکووک بکردایە یان با بڵێن وەکو باسمان کرد کەرکووک بەم حاڵەتی ئێستا ناگەیشتن. من قەناعەتم وایە ئەوانەی کە کراوە ئەسبابەکەی ئەوەیە وەکو وتمان من ناڵێم یعنی شت لە کەرکووکە یعنی ئەوە نییە بەڵام نامنەزەمیەکی گەورە هەیە بە موەسسە نیە بە نیشتیمانی نییە شتەکان وەکارەکەشی بۆی دوو ئیدارەیە گەڕێنیتەوە هۆکاری یەکەمیشی ئەگەڕێتەوە بۆ دوو ئیدارەیی و ئەشبینیەوەتانە دژەتی رۆرە لە کەرکووکە دووشیەوەیە و شورتەیە ئاسایشە پێشمەرگەیە ئەبینی ئێستا کە تەماشاکە بە یەکچوونی هێزی پێشمەرگە بۆ بەرەکانی شەر مەسەن لەلایەن پەکەکە و پێدە و شوێنەکانی کەەوە هەستەکەی وەزعەتی لە خوارکرد کۆڕیداوە کە پێڵێن تا حدێک ئاسایش مەسەن ئەبینی لەم حاڵەتانەیە ئێستاکە بەو شێوەیە تەقینەوە لە کەرکووکە کەم بووە ئەسبابی یەکگرتووی هێزی پێشمەرگەی کوردستان بووە لەم مەرحەلەیە تا لەم قۆناغەیە بە یەکگرتووی ئیشیان کردووە کاریگەری لەسەر شارەکەش دیارە و دەرکەوتووە بەوەی کە هەرچەندە هەموو شتێکەیە بۆ کەرکووکە هیچ جۆرە زەمانێتێک نییە بۆەوەی کە دوو بەیانی شتێکی کە ڕوونادا بەڵێ بەڵام ئەم حاڵەتە ئێستا کە قەزدم لەوەیە هێزی پێشمەرگە لە خواری کەرکووکەوە تێ ئەکۆشێ لە مقاومەیە لە بەرەنگاربوونەوەیە ئەگەر ئەم هێزە بە پیشەیی بکرێ و بە موەسسە بکرێ و ئەم هێزە وەکو وتمان شورتە و ئاسایشیش لە ناو کەرکووکە بە هەمان شێوە بێت من قەناعەتم وایە باری ئەمنی کەرکووک باش دەبێت. کاک ڕێبوار بە درێژایی مێژوو وە خۆشت ئاماژەت پێدا ئەوترێت هەمیشە چەقی ململانیەکان وە خاڵی بە چارەسەر نەگەیشتن کەرکووک بووە و ئەوترێت لە تەواوی قۆناغەکانە گەر کورد دەستبەرداری کەرکووک بووایە چی بویستایە بۆی ئەکرا و لە ناویشی دیە یعنی دەوڵەت ئەوەی کە دەوڵەتێکی خۆی هەبێت بەبێ کەرکووک. کەواتە پرسیارەکەی من ئەوەیە بەرپرسانی حکوومەت یاریێمی کوردستان و سەرکردایەتی سیاسی کورد بۆ نەیتوانی وە
بەم گرنگیە و بەم گەورەیە لە کەرکووک بڕوانێت و گرنگی پێبدات و احتیمامی پێبدات. کاگیادگار یەکەم من باوەڕم وایانی ئەسلی ململانەی سیاسی حاڵەتێکی تەندروستە و ئەکرێمە گرفتی هێز و لایەنە سیاسیەکانی کورد و بەخصوص ئێمە کاڵین گرفت و لایەنە سیاسەکانی کورد ینی مەبەستمان پارتیوێکێتە بزات چونکە ئەمان ینی لە جونگەکانی دەستەڵاتیان لە وڵاتە بەڕێوە بردووان گرتویانە وەلایەنە سیاسیەکانی کە تا ئەم لە حەزێش بشارەکەیکی ڕەمزی هەیە ینی مە ناتوانین ئەو بشارینەوە هەتا ئێمە کە هەمومان ئەمجارە پێداگری گەورەمان کردو لەسەر حکوومەتی شەراکەت و ئەمانە تا ئێستاش ئەمە نەچۆتە خوارەوە کە ئەگەر ئاوا بڕوانی ئەم 4 ساڵی حکومڕانیش لە هەرێمی کوردستان ئاوا بڕوە بێشک ینی ئەم جارش گۆڕانکاریەک نابێت کە جێی دڵخۆشی وێ هەم بۆ هێز و لایەنە سیاسیەکان هەم بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش کەرکووک لە کەرکووکدا ئەم ململانەیە کە لێرە کراوە کە ئەمەش براوە توی حاڵەتێکی ناتەندروستە چونکە واقعی کەرکووک شتێکی کێ و عەبدوڕەحمان ئاماژەی کرد لەوێ نەتەوەی کە هەیە و لەوێ تۆ پێویستت بۆیە ئەسڵەن نەک لە ناو خۆت ململانی ناتەندروست نەکەی پێویستت بۆیە ململانی ناتەندروست لەگەڵ نەتەوەکانی کەش نەکەی بۆ لەبەر ستروشتی کەرکووک و واقعەکەی من باوەڕم وایە کەرکووک ئەبوایە هێز و لایەنە سیاسیەکان بە تایبەت پارتی و یەکێتی کە لە ڕابردوودا تا من باس لە ئێستا تا ئەم لەحزەیەش و سەرۆکایەتی هەرێمە و مؤسساتانی کە نوێنەرایەتی کوورد دەکەن ئەبوایە کەرکووک وەکو سمبلێک تەماشاکەن کە فعلەن تیایدا بۆ نەکراوە کەرکووک ئەگەر خۆشگوزەرانی بواە هەر یەکێش ڕۆژێک بەناو کەرکووکدا تێپەڕە من ئەگەر هەر سەفرێکم کرد بەناو کەرکووکدا هەستم بۆ کردووە وێرانترین شار کە ڕەنگە ئەگەر هەر شارێک وەکو کەرکووک داهاتی هەبووە ئەوە لە باس لەواکرێت کە بە کەرکووکە ئەچی بۆ هەولێر ئەو مەسافەیە وەکو مەترسیدارترین ینی ماوە سەیرەکرێت و ئەبێ لە خێراترین و زووترین کاتە ئەمە بۆ یەکەم بۆ نەکراوە من پێم بۆ کەرکووک نەتوانراوە لە دوای 2023 شارێک بێت کە بەناوی تێپەڕی پێت خۆش بێت لایەکی لێ بگری بەڵێ کەرکووک قوربانی یەکەم قوربانی ئەوەیە کە ناوچە جێناکۆکان بە گشتی بوونەتە قوربانی مادەی 140 ئەمە ناکرێن کۆڵی لەوە بکەین کە کورد سەرکەوتو نەبووە لە تەطبیع و لە جێرانەوە لە تەطبیقی مادەی 140 تا ئەم لەحزەیەش کەواتە کەرکووک و ناوچەکانی کەش جوز ئێکنین لە هەرێمی کوردستان لەو ڕۆ خاڵی یەکەمە کە کەرکووکی کردوتە قوربانی خاڵی دووەمەوەیە کە ڕەنگە حکوومەتی ناوەند هەمیشە ویستە بێتی ئەو ناوەندانە ئاوە بە وێرانی بمێنەوە و بەو شێوە بیان هێڵێتەوە ئەمانی شاوکار بوون کوردیش لەو ڕۆ سەرکەوتونە بۆ زۆر جاریش بەشێک بۆ لە تەنفیزی ئەجندای حکوومەتی ناوەند خاڵێکی کە ئەوەیە کە کاک یادگار فعلەن کەرکووک چقی ململانەکانە بێشک کەرکووک چقی ململانەکانە لە ناوچەکە کەرکووک جێی ئیهتیمامی تورکیاشە جێی ئیهتیمامی ئێرانیشە جێی ئیهتیمامی دووەلی ئیقلیمیشە بەڕاستی هەمووشمان نەزانین بۆ لەبەرەوە ئەگەر کورد بۆیە من سەرەتاش وتم ئەگەر کورد کەرکووک نەکاتە وەکو استراتیژێک لە پێڵی پێشەوەی داننێ و بەیەکەوە هەموو هێز و لایەنە سیاسیەکان بەرنامەی بە بەرنمەیەکی مشتەرەک و هاوبەشکاری لەسەر نەکەن لە دەرەوەی بەرژەوەندی تەسکی حزبایەتی جارێککە ئێڵم بێشک لەوە باشتر نبینین کە ئێستا هەیە باش کاک عەبدوڕەحمان لە قسەکانی ئاماژەی بەوەدا وتی تا ئەو لەحزەی کە داعش دەرەکەوێت دوو ئیدارەی لە لووتکەیا بووە و باجەکەشی کەرکووک و وڵاتیانی ناو شارەکە داویانەوە وتی دوای ئەوە کە ئەبینی یەکگرتوویەک یەکدەنگیەک بوونی هێزێک بەناوی هێزی پێشمەرگەی کوردستانەوە کە هەموو کەسێ خۆی بە خاوەنی بزانێ و وجودی هەیە تەقینەوەکان کەم ئەبێتەوە و هاوڵاتیان زیاتر بە شێوەیەک لە شێوەکان مرتاحترە بن و کاریگەری ئیجابیش بە دەرەکەوێت پێت وایە هاتنی داعش شەپازلەیەک بۆ ئەمانی خەبەر کردەوە یان دیسانەوە چنە سەربارەکەی جاران لە سەد هاوڕای کە عەبدوڕەحمانم کە نەک بۆ کەرکووک بۆ کۆبانەش ئەمە ڕاستەکە یادگار هەر کاتێک کورد یەکریز بێ فعلەن بە یەکریزی و بە یەکدەستی زۆر بە زووی ئاماژەکان دەرەکەون کێمە چۆن سەرکەوتو ئەبین وەکو خاڵی یەک دوو ئەگەر کورد ئیرادەیەکی ڕاستەقینەی بێ وەکو ئەوی کە ئێستا بۆ کۆبانێ هەبوو کە لە کێیەوە کۆبانێ مەترسی لەسەر ئەوترایمە ناتوانین ئەو کاتێک کە ئیرادەیەکی ڕاستەقینە هەبوو توانرا سنوورە ئیقلیمیەکانیش بپەزێندرێن و پێشمەرگەش بگەێنرێتە ئەوێ ئەوە بجگەوە لەو بۆ ناوخۆ بۆیە من هیچ گومانم لەوە نییە کە ئێمە بە یەکدەستی هێز و لایەنە سیاسیەکان بە یەک ئیرادەی ئەتوانن خزمەتی گەورەی ئەم میلەتەکەیان بکەن و ئەشتوان ئەو مەترسیانە تێپەڕێنن سەرەتاکانیشی بڕوونی دیارە ئێستا ینی بە بڕوای تۆ ئەم قۆناغێکە گەڕانەوە بۆ دوا و سیرکردنی دواوەی تیا بەدی ناکرێت وە لە داهاتووە ئەمە کاریگەریە بێ لەسەرەوەی کە کورد زیاتر یەکدەنگ و یەک ڕەنگ بێ لە کەرکووک
من باوەڕمە ئەم قۆناغە بۆ کورد مەترسی هەیە هەموو سیاسیەکانیش کە ئەنووسن کە بە چاودێریکردن ئینسانەوەی بۆ دەرەکە ئەم قۆناغە مەترسی گەورەی هەیە بەڵام بە مامەڵەیەکی تەندروست ڕەنگە کورد بتوانێت ئەمە بکاتە خاڵێکی وەرچەخانی گرنگ بۆ کەرکووکیش و بۆ ناوچەکانی کەش چونکە ئێستا مەسەلەن لە دەرەوەی خۆمان ئەگەر ئێمە چاوەڕوانی ئەوەین کە هەرێمی کوردستان ببێ بە دەوڵەت وەکو زۆر جار قسەی لەسەر کراوە ئەوە تا لە دەرەوەی خۆمان ناوەندەکانی توێژینەوە و لێکۆڵینەوە ئەڵێن ئاماژەکانی سێکردبوونی عێراق دەرکەوتووە عێراق دابەش بووە عێراق ئاوای بەسەر هاتووە ئێمە ئەگەر ئەم قۆناغە بە باشی ئیسیسمارکە من باوەڕمە کورد سوودی گەورە بە باشی ئیسیسمار کراوە زۆر بە کورتی بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە کورد جارێکی ترچەوە بۆ بەغدا و ئەو حکوومەتەی کە لە گیانەڵایە بوو دیسان نا بە باشی ئیسیسمار نەکراوە نە کورد بە کاگەردگار کورد نەک ڕۆحی بەبەردا کردەوە کورد ڕۆحی بەبەر شتێکدا کردەوە کە ڕەنگە ڕۆح لەبەر خۆی بەڕێ ئێستا کورد چۆتە بەغدا ئەم جارە من باسی ناوەندەکان ناکەم باسی چاودێرانیش ناکەم باسی بەشدار بوانی حکوومەتەکە باسی بڕیار بەدەستە سیاسەکانی هەرێمەکەین ئەوانەڵێن لە لاوااسترین خۆناغی بەشداری کردنداین واتە لە 2023 و دوای 2023 تا ئەمڕۆ کورد هیچ داواکاری خواستی زۆر گەورەوە هاتوون هیچ ڕۆژێک وەکو ئەمڕۆ پێگەی لاواز نەبوو لە حکوومەتی ناوەند کورد ئێستا موچەی پێنادرێ بودجەی پێنادرێ و هیچ بەڵێنێک نییە ڕۆژانە لە میدیاکان لە ناوەندەکان ئەمە عبادی هیچ نییە لەبەرەوە بێشک یعنی کورد ڕۆحی بەبەر شتێکدا کردەوە جارێک کەیڵم کە ڕەنگە ڕۆح نەتیجە گیانی کورد بەبڕێ خۆی سوپاس دەکەم کاک عەبدوڕەحمان بینەوە سەرباسێکی تر کە لە ئێستادا بووە بە باسی شەقام و باسی ڕاگەیاندنەکان و لەسەر ئاستی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانیش لە هەرێمی کوردستان قسەی لەسەر دەکرێت ئەوی شەوەیە ئەوترێت لە نێوان هەندێک کەس و لە نێوان دوو کەوانەیە هەندێک بەرپرسی کورد و داعش بازرگانی هەیە ئەوترێت ینی نەوت کڕین و فرۆشتن وجودی هەیە ئەوەتانی راپۆرتێکی ئەمریکا باس لە کڕین و فرۆشتنی غازەکات و باس لەواکرێک کە ئۆتۆمبیلیان پێفرۆشن ئۆتۆمبیلیان بۆ نێرن داوای چیەکەن بۆیان دابینەکەن هەمووشی لە پێناو پارەیە ئەمە چی لێ خوێنرێتەوە بەتاکیید لەگەڵ طبعاً بە لە بەرچاوگرتنی دۆخی کرد کە وەکو حاڵەتێکی تایبەت سیر بکرێت کە لە هەر جێگایەکدا هەبووە نەبوو لەوێ وجودی هەبێت بەتاکیید ئێمە ئیدارەی وتمان ئیدارە ئەو وەزعەیە و نەتواندراوە ئیدارەیەکی باش بەکاربێنرێ لەو شارەیە و جگە لە هاتنی داعش و فرۆشتنی نەوت و بە قاچاقبردن و بازرگانیکردنی نەوت لەگەڵ داعشە کۆمەڵێ شتی دیکەشە بووە پێشەوەی باسی ئەو مۆزوع بکەین مەسەن هەر لە سەرەتاوە بە هاتنی داعش کە پەلەماری عێراقیدا و ئەوانە ئەو بوو مووسڵ و ناوچەکانی کە چۆڵیان کرد و داعش سەیتەرەی کردە سەریا بەڵام لە کەرکووک و ناوچەکانی دەوروبەری کەرکووکە هێزی پێشمەرگەی کوردستان سەیتەرەی کردە سەر هەموو منتقەکانە بە فرقەی 12شەوە فرقەی 12 خۆتان نەزانن یەکێکە لە کەیوان کە پێگە ڕئیسیەکەی لە کەیوانە لە خوار کەرکووکەوەیە ئەم فرقەیە زیاد لە چەندین لیوا پێکاتووە چەندین لیوا بە هەزاران جوندی تێدا بووە ئەم فرقەیە ئیسنادێکی زۆر گەورە بوو بۆ هێزی پێشمەرگەی کوردستان ئەگەر تاڵان و ئەگەر فەسادی ئیداری نەبووایە و ئەگەر ئیدارەی کەرکووک بیتوانایە بە جەنابی محافزشەوە یان ئەو بەرپرسانەی کلێنانن کە لە یەکێتی و پارتی کلێنانەیە بوون سەیتەرە بکرێتە سەر ئەو فرقەی دوانزەیە گەورەترین ئیسناد بوو بۆ هێزی پێشمەرگە بۆ کەرکووک و ناوچە دابراوەکان تا ئەگەیشتە جەلەولاش بەڵام بەس ناکە ئێستا هێزی پێشمەرگەی کوردستان لەوێ بە چاوکراوەیی تر مامەڵاکاوە تا دوێنێ یەنارتی بە شێوەیەکی حەسری بڵاوی کردەوە کە ینی خەریکی دروستکردنی تونێلێک بوون بۆ ئەوەی خەڵک بنێرنەناوە و بگەنە نازانم لەکوێوە داخلی کەرکووک بن و گورس بەرهێزی پێشمەرگە بکەوێت لەلایەن ئەوانەوە بەڵامەوە جێکە کەشف کراوە نارتیش تەواوی وێنەی ئەو ناوچەیە و ئەو شوێنەی بڵاو کردەوە هەست ناکە ئێستا هێزی پێشمەرگەی کوردستان چاوکراوەترە لەوەی کە یعنی زەفەریان پێ ببرێت ئێمە هەستەکەین بە مۆزعی کە کراوە ئەمەی کە باسمان کردوتمان هەستی پێ ئەەکەین بەڵام ئەگەر ئەمانەی پێشووتریش بکرانایە وەکو قسەی لەسەر ئەەکەین ینی ئەوها نەدەبوو مەسەن بۆ نمونە ئەو فرقەی دوانزە کە من قسەی لەسەرەکەم هەموو جۆرە شتێش تێدا بوو مەسەن بۆ نمونە معمەلی تەسلیحی سیاراتی تیا بوو مستەشفای تێدا بوو باشە چی بەسەر هات هەمووی تاڵان کرا و فەرود کرا و بردراوە و جەنابی محافزی ماسکەری کەیوانیشە لە زمانیوانەیە کەیوانیش لە زمانیەوە ئەو هەموو چەکە ئەو هەموو ئەمەرە ئەو هەموو دەبابەیە مەجموعەیەکی بەرەو هەولێر و مەجموعەیەکی بەرەو سلێمانی و بەرەو بەرپرسەکان خواردیان ئەمەی چێ بوو دووەمیشە ئێستا کە ئێمە قسە لەسەر ئەوە کەین داعش هاتووەتە ئەو
بەمەوە کە ئێمە قسەمان لەسەر ئەوە کردوتمان ئەم دوو ئیدارەیە ئەو هابووە ئەگەر ئەم حاڵەتانە ڕووی نەدایە ئێستا کە داعش یعنی ناتوانرا بچێ بەشیر بگرێت جەلەولا بگرێت سەرەتا پەلاماری جەلەولایاندا دوو گەڕەکی بەسیت بەدەستیانەوە بوو گرتیان لە حاڵەتێکە وتمان دوای چەندین شەڕ و پێکدانی ئەوە ئەگەر ئێمە بمانتوانایە چەکی باش و تەدریبی باش و مەشقی باش و بە موسسە بکرایە پێشمەرگە بۆ ئەو حاڵەتانەیە هەموو ئەو شوێنان جەلەولاشمان نادایە دەسەوە یان بەشیریش نادرایە دەسەوە یعنی ئەوە قەزم لەسەر لەوەیە کە بەڕاستی ئێمە نوقسانیمان هەبووە لە شتەکانە بەڵام ئەمەی کە قسەشی لەسەر ئەەکەین لەسەر بازرگانیکردن ئەمە یەکێ دیکەیە لە خەلەکانی دیکە بەرپرسانی یەکێتی پارتی تایساکە مەسەن کۆک و خۆت باسیەکەی گەشتووە تا پەرلەمان و قسەی لەسەر ئەەکەن وەزاندراوە کە خەریکی بازرگانیکردنی نەوتن لەوێەوە نەوت دێ لە کەرکووکە بە شێوەیەکی کە بفرۆشترێتەوە لە سنووری بازگەکانی مەلا عەبڵا و دووسقورمات و لە خوار لە بینی داقوق و لەو منتقانەوە دێنە ژوورەوە بەڵێ کۆمەڵی بەرپرسی یەکێتی و پارتی تایە مەسئولن و ئیشتراکیان کردووەتیە ئەم ناوەلایەن وڵاتیانی کەرکووکەوە زانراون و ئەزانن کێنیان تەنها قسەیەکە و ئەکرێت نابەتاکی زانراون چۆن نازانن وەزارەتی پێشمەرگە ئاگادارە مەسەن لێرە بەم لاوەتەنە بانجیان کردوون بۆ ئەوەی کەوا محاسبە بکرێت ئەگەر بێت ئەمە یەکێکە لەو خەلانەی کە بەرپرسی ناو کەرکووکن بەرپرسی کەرکووک و ناوسە دابراوەکان بڵێ هەردوو لایەن مەسەن ئەگەر ئامری لیواکە یەک پارتی بێت جێگرەکەی یەکێتی بۆ پێکەوە تەنسیقیا کردووە ئەگەر نا ئەم تەنکەرە نەوتانە چۆن ئەتواندرێت لە بازگەکانەوە بەناو هەموو ئەو پێشمەرگانی بێنە ژوورەوە ئەمە یەکێکە لەو خەلانە خەلی دووەم ئەوەیە کە بە سەروبەرەیەکیکە هەیە لە هێزی پێشمەرگەیە بەڕاستی لە منتقەیە یعنی ناکرێتەوە لە خۆتەوەی عازی شەڕ و پەلامار و شوێنەکان بدەیت ئەگەر بە موسسە بکرێت دەبێت ئەم ئیعازا لە وەزارەتەوە بێت ئەم وەزارەتە دەبێت قەراری بەدەسە بۆ هجوومکردن بۆ شەڕکردن بۆ شتێک بۆ ئەوە کە تۆ دەبێت لێرانەوە بێت ناکرێتەوە لە ئەنجامی منافسەی حیزبایەتیە وڵا ئەم فلان شوێنی گرتەوە منیش بۆ ئێرەم نەگرتەوە پەلەماری ئەوێ بدەم مەسەن بۆ نمونەوە قوربانیانەی ئەو جارە دران بەڵێ هەر سەبارەت بەو تەوەرە جەنابتان مافناس و پارێزەرن لە ڕووی قانونەوە ئەمانی ئەم بازرگانیان کردووە یعنی ئەبینین ئێمە داعش ڕۆژانە یعنی لە هێزی پێشمەرگی کوردستان پێشمەرگە شەیی دەکات و چەندین کوشت و بڕیان کردووە و چەندین کچی ئێزدیان فرۆشتۆ و بازرگانیان پێوە کردووە و چەندین ناوچەیان داگیر کردووە و لە هەمووشی ناخۆشتر هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە دۆخێکی تەواوی نیگەرانین بە تایبەت تۆ لە شوێنێکی وەکو خانەقین دانیشی ئەزانی چۆنە لە مەخمور بیەزانی چۆنە لە شنگال بوو بێتی ئەزانی چۆنە لە ڕووی قانونەوە ئەمانە چی ئەیانگرێتەوە و چیانە بێ بەرامبەر بکرێت حکومەکانیان تا چ ئاستێکە بێت بەڵێ ئەمانە ئەم خەڵکانەی کەوا هاوکاری داعشەکەن ئیتر بە هەر وەسایلێک بێت تۆ مادەیەک تێ دژ بە تیرۆر و قانونیە ئەوانەی کە هاوکاریەکەن لە هەر بوارێکا بێت ئەوە پەرلەمان قسەی لەسەر کردووەوە پێویستی شە بدرێنە محکەمە چ جۆرە ئیجرائاتیەکیان لەگەڵاکە بێسێ دوو بەبێ سڵمینەوە نابێ بە شێوەیەک بترسێت یعنی ناکرێ مەسئولێتی پارتی یان یەکێتی لە خیانەتی نیشتیمانی ئەمە ئەچێتە خانەی نیشتیمانی یعنی خیانەتی خانەی نیشتیمانیەوە تۆ ئەگەر لەمە خیانەتتر ئەی چۆن تۆ بچی یانگرێت یعنی تۆ تەماشاکە داعشێکێ لەو شتە ئەساسیانی کە سەرکەوتنی بەدەستێناوە ئیمکانیاتێکی زۆرە و ئیدارەیەکی باشی هەیە سەیتەرەی کردوتە سەر وەزعەکان ناتوانێت خەڵکی خۆی ئیدارە بدە تۆ ئەچێ بازرگانی بە نەو تەواکی لەگەڵ داعشایانی ئەمە چۆن ناچێتە خانەی نیشتیمانیەوە باشە خیانەتی نیشتیمانی چه حکومێکە یانگرێتەوە خیانەتی نیشتیمانی ئەوانەیە ئەمانە حاکم خۆیان ئەو کەسانن دەبێ بدرێنە محکەمە و حکمی مؤبەدە حکمی ئیعدامە ئەو حکومانە بێیانگرێتەوە بە حکمی ئەوەی کەوا بەڵێ یعنی ئەمان کە خیانەت گەورەترین شت ئەوەیە کە خیانەت لە نیشتیمان بڵێ کاک ڕێبوار ئێمە لە هەرێمی کوردستانە وترێت ئەزمونێکی تاڵمان هەبووە لەگەڵ حزب و حزبایەتی و دەستێکەڵکردن لەگەڵ وڵاتانی دراوسێ و لەگەڵ دەرەوە و هێنانی ئەم و هێنانی ئەو تەداخلکردن و دەسوەردانە کاروباری ناوخۆی شارەکان بەڵام ئێستا هەستەکەی ئەم دەستێوەردانە هەستەکەی ئەم دەستی دەرەکی هێنانە هەستەکەی ئەم خیانەتکردنە ئەڕواتە قۆناغێکی یعنی پێشکەوتوترەوە ئەگاتە ئەوەی تۆ بازرگانی بکەی لەگەڵ دۆژمنی سەرسەختی هەموو تاکێکی کورد ئەمە چی لێ ئەخوێنرێتەوە و چاوەڕێی چی لێەکرێت بەر لەوەی کە وەڵامی پرسیارەکەی تۆ بدەمەڵە و ڕۆژانە
لێچێ لە راپۆرتەکان شتێک کە سەرنجی ڕاکێشام ئەوە بوو کە توێژەرێکی بەناوبانگی ئەمریکی ئەڵێ ئەوەی کە خۆرهەڵاتی ناوەڕاستی بەمڕۆگەیاند ئەوەیە کە هەمیشە لەسەر بنەمایەک کارکراوە یارمەتیدانی ئەوەی کە دوژمنم دۆستمە کورد بە درێژایی مێژوو قوربانی ئەوە بووە شۆڕشی کوردی لە کوردستانی باکوور و ئەوە کە تا ئێستاش ڕابەری پەکەکە کە لە سجندایە قوربانی دەستیەوە بوو کە سووریا پشتی تێکرد لە قۆناغێکی دیاری کراودا کوردستانی خۆمان و کوردستانی باشوور کوردستانی باکوور کوردستانی باشوور ئەوەیە کە بە درێژایی مێژوو لە دژیش بە درێژای شەڕی ئێران عێراق ینی بە هەردوو ئاراستەکەی پێچەوانەی یەک هەردوو شۆڕشی کوردی لە کوردستانی ڕۆژهەڵات و لە کوردستان من ناچمەوە سەر ئەم تەفسیلە ئەمە کە بەڕاستی ئێمە کورد لەو ڕۆوە ئەزمموی زۆر تاڵمان هەیە و ئەزمونێک کە تاڵتر لە ئەزمموی شەڕی ناوخۆ لە دوای ئەوە شەڕی ناوخۆ ئەوش کە ئێستا ڕووەدا کاگیاتگار بەڕاستی ینی ئەمانەی کە ئێمە ئەیکەین ئەوە من بە بڕوای من هێندە مەترسی لەوە نابینم کە ئەگەر قسەکە لەسەر بازرگانی کردنە ئەگەر قسەکە لەسەر دەستێکڵکردنە لەگەڵ داعشیان لەگەڵ ئەو تیارانی هاوشێوی داعش کە لە ناو داعشدان لەوە مەترسیدارترەوەی کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بێدەنگن بەرامبەر ئەو کەسانی کە ئەو تاوانەیان کردووە واتە ئەگەر ئەوە جارێک خەتەرە کە ئەو جۆرە تاوانە کراوەوە بازرگانیان لەگەڵ کراوە ئێستا لە تەواوی راپۆرتەکان من پێم وایە هیچ سیاسیەک و هیچ ڕۆژنامەنووسێک هیچ هاوڵاتیە گومانی لەوە نیە کە داعش خاوەنی سەرماییەک یا ژێرخانێکی ئابووری گەورەیە و ئەم نە ئیدارەدان بەبێ ژێرخانێکی ئابووری گەورە ئەکرێوە ئەم سیراع و ململانێش لەگەڵ چەندین دەوڵەتەکرێ لە یەک کاتدا بۆیە فعلەن داعش هاوکاری زۆرەوە و داعش چەند زۆر جار بەڕاستیانی لە ئێستادا داعش وەسیلەیە کە بۆ بەدەستهێنانی یا با بڵین بۆ بەدەستهێنانی بەرژەوەندی سیاسی کۆمەڵێک وڵات ئەمە بۆ داهاتوو هەڵبگرین داهاتوو وەڵامانەداتەوە کە لە دوای کۆتایی هاتنی ئەم قۆناغا بەڵام ئەوەی کە گرینگە بۆ کورد لە ئێستادا کورد کە ڕوبەڕووی ئەو مەترسیانەیە بەشێ لە دەسەڵاتدارەکانی یا بەشێ لە بەرپرسەکانی ئەگەر بازرگانیان کردووە بە نەود بە غاز بە هەر یەکێک لە هۆکارەکانی کە پرسیاری ڕاستەقینە ئەوەی ئێستا بێ بەرپرسان بێنە سەرخەت لەسەر ئەوڕۆ من وازانم ئێمە یەکەم کەسنی قسەی لەسەرەکەین ماوەیەکی زۆرە قسەی لەسەرەکرێ تا ئێستا نە ئیجراعاتێکمان بینیوە نەقسەیەکی جددیمان بینیوە لە دەسەڵاتی قەزایی لە کابی ئەم ناوانە ئەم کەسانە بۆ ڕای گشتی ڕابگەێنن مەسەلەیەک نییە ینی تۆ چاوپۆشی لێ بکەیت بۆیە منەڵێم ئەگەر مەترسی ڕاستەقینە ئەوە مەترسیەک بێ جارێک مەترسی ئەوە بێ کە بازرگانی کراوە مەترسی ڕاستەقینە بێدەنجی دەسەڵاتدارانە بەرامبەر ئەمان ئەمە مەترسی ڕاستەقینەکەیە کەواتە ینی دۆخەکە بە چیەگات ئەمە هاوکارێک نابێ ئەمە هاندانێک نابێ بۆ ئەوەی زیاتر ینی لە پێناوی بەدەستهێنانی پارەیە دەستێکەڵاوی لە منەڵم باوەڵامی ئەو پرسیارە بدەنەوە دەیەها کوڕی کورد کوڕی هەژاری ئەم میلەتە خێزانمان هەیە کوڕی بەجارێک بەڵێ من ویستم ئەوە بڵێم لە بەرەکانی جەنگن کوڕە هەژارەکان ئەبن بە قوربانی مناڵەکانیان هەتیوەکەون ژنەکانیان بێوە ژنەکەون دایکێک کە جەرگ سوتا و بوو سێ مناڵی کوژرا خۆیشی مرد بە دوایە تەبان خۆیشی بە دوایە مرد و کۆتایی بەژیانی ئەویش هات لە دەستەڵاتدارانی هەرێم بە تایبەت سەرۆکی هەرێم وە دەستەڵاتی تەشریعی پەرلەمان و دەستەڵاتی جێبەجێکردن حکوومەتی هەرێم لەکوێن و دەستەڵاتی قەزایی کە دەستەڵاتێکی سەربەخۆیە لەکوێ بەرامبەر ئەو تاوانبارانەی کە بازرگانیەکەن لەگەڵ ئەو دوژمنانەی کە بە بڕای تۆ بێت چی بکرێت ڕوونەکە یادگار نابێ بڕوای من و بڕوای تۆی تیاابێت دەستەڵاتێکی قەزائیمان هەیە ئەگەر محکمەی عسکەریە ئەگەر محکمەی بەدەنی خۆیان نەزانن نەبێت چی بکەن و خۆیان نەزانن توایە بێ فشاری مەدەنی بێشک ئەبێ فشاری مەدەنی هەبێ و ئەواگەر ئەزانی چۆن ئێمە تۆ ئەندامێکی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی ینی ئێوە لە ناو کۆمەڵی ئیسلامیە ئەندامی سەرکردایەتی ناوی خۆی بەخۆیەتی ئەوە سەرکردایەتی ئەم حیزباکەن باستان لەم مەسەلەیە کردووە داواتان لەوە کردووە لەگەڵ حیزبەکانی ترە ینی ئێمە هاوکاری هەماهەنگیەکە بێت بۆ ئەوەی بێدەنگی لەم مەسەلەیە نەکرێت وەکو چەندین خیانەتی ترتێنە پەڕێت جارێ نابێ ئێمە وەکو ئەو سیستەمە جاهیلیە کە پێش ئیسلام مامەڵی لەگەڵەکرا إذا سرق فيهم الشريف تركوه وإذا سرق فيهم الضعيف أقاموا عليه الحد ئەم قانونە ئەگەر ئەمە
بێدەستەڵاتێک لە هەرێمی کوردستان کە بەداخەوە تا ئێستا وترێت یاسا بەسەر هەژار و فەقیر و ئەگەر زەعیفە بێدەستەڵاتێک جێبەجێ یا کراوە. ئەگەر داماوێک بێت ئەمە سزاوی بەسەردا جێبەجێ ئەکرێ و ڕوبڕووی یاسا ئەکرێتەوە یاسا سەروەرە و حکمی بەسەردا جێبەجێکرێ بەڵام ئەگەر دەستەڵاتدارەکان بن بێدەنگە من باوەڕمە ئێمە جارێەوە کۆمەڵی ئیسلامی بەشێکی لە ئێستادا بەشداری لەم حکوومەتە فراکسیۆنەکەمان بەرپرسە لەو ڕۆ من باوەڕشمە کاریشیان کردووە و سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان ئەندامی کۆمەڵی ئیسلامیەکە سۆران و ئەوان هەمویان بەرپرسن لەو ڕۆم پێمە کاریش ئەکەن ئێمە شولایەنەکانی کەش بەرپرسین لەو ڕۆ کە بەڕاستیە بێکار بکەین و دەستەڵاتی قەزای ڕۆڵی خۆی ببین. کاکە بواردووە پەیامتان لەم بەرنامەیە. من ئومێدم وایە کە کەرکووک و ناوچە جێناکۆکەکان چەقی ململانەکانی نێو هێز و لایەنە سیاسیەکان نەبن چونکە لە ڕاستیدا چەق و ململانەکانی عێراقن چەقی ململانەی ئیقلیمیەکانن بۆی ئێمە ئەگەر بمانوێ ئەو ناوچانە بەدەست بێنینەوە و ئەو ناوچانە کە کوردن بە کوردی بمێننەوە و بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستانە ببەرژەوەندی تەسکی حیزبایەتی لەوێ تەجاوزکەی. زۆر سپاس دەکەم کاکە ڕەحمان هاوکارانم پێمەڵن کاتم کۆتایی هاتووە پرسیار ناکەم دوا پەیامی جەنابتان. وەڵام من پێم وایە کورد لە هەر پارچێکی کوردستان هەبوو بێت لە کوردستانی تورکیا لە کوردستانی ئێرانە لە کوردستانی سووریا لە عێراقا ینی تا ئێستاکە دەیان ئیتفاقیات و پرۆتۆکۆلات و معاهداتەیە لەسەر کەرکووک جێبەجێ نەبووە بە دەوڵەت. کەرکووک شوێنێکە هەموو کورچاوی لێتی ئەبێ حیزبایەتی لە هەر شوێنێکا بکرێنەبێت لە کەرکووک و ناوچەکانە بکرێت. کارگەیشتوتە ئەوەی دەبێ ئەم جارە کورد بەڕاستی ئەم فرسەتانەی کە لە دەست نەدات و فرسەتی باش هاتوتە پێشەوە ئەبێ هەموو کورد تێبکۆشێت بۆەوەی زۆر سپاس بۆ مافناس عەبدوڕەحمان عەبدوڵڵا سپاس بۆ کاگرێ بەرحەمەد ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی سپاس بۆ کاتێک کە بە بینەرانی NRTتان بەخشی. بینەرانی ئەزیزم ئێرە NRTە شاشەکە بەجێمە هێڵن لە 3 و 10 خولەک لەگەڵ دکتۆر ئاراس فەتاح بەردەوامە بین لەگەڵ.